ئێمە سێ ڕۆژە سەردانی شاری بەغتامان کردووە ئەوش لە ژێر گوشاری ئەندامەکانمان بوونە بە تایبەتی ساکە خۆتان دەزانێت کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی بووەتەوە زیاد لە 4 مانگە موچەمان وەرنەگردووە وەکو کورتەباڵەکان و خاوەن پێداویستیە تایبەتەکان ئێمە سەردانی بەڕێز سەید عومەر حەکیممان کردووە بەڕاستی هەم پشتیوانی خۆی دەربڕی هەم سەردانی وەزارەتی سەفیری ئەمریکامان کرد سەفارەتی سعودیامان کرد سەفارەتی ئیماراتمان کرد هەمیشە پشتیوانی خۆیان دەربڕی هەر لەیرەش بە تایبەتی ساکەش سەردانی بەڕێز کاک دکتۆر کاگارانمان کرد بە تایبەتی پشتیوانی خۆی دەربڕی بۆ داواکاریەکانمان ئێمە زیاد لەسەر موچەکانمان قسەمان کرد زیاد لەسەر پێداویستەکانی ئەو کەسانی کە ساکەس لە ژێر عیلاجان لە ڕووی دەرمانەوە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی بواری لە هەموو بوارەکانە بە تایبەتی ئێمە قسەمان کردووە سەردانێکی زۆر باش بوو پڕخۆشکەر بوو بۆ سەرجەم کورتەواڵەکان و خاوەن پێداویستی تایبەتەکان لێرەوە من سوپاسی یەک بە یەکیانەکەم بۆ پشتیوانیان کە پشتیوانی ئێمەشیان کرد لە ئێمڕۆژەوە بە تایبەتی لەوەی سەردانی بەڕێز سەرۆکی عێراق بەڕێز کاک دکتۆر فوادش بکەیت لە بەرنامەمانە زۆر خۆشحاڵین کە دەبینین خاوەن پێداویستی تایبەت لە کوردستانەوە بە دوای مافەکانی خۆیانەوەن بە دوای پێداویستەکانی خۆیانەوەن و ئەو بەڕێزانەی کە ئێستا لێران دەبینین هەمیشە خەمی خۆیان نییە بەتەنیا بەڵکو خەمی تەواوی خاوەن پێداویستە تایبەتەکانە ئەمڕۆ ئێمە لە دانیشتەکان کە لەگەڵ ئێمەیان قسە کرد هاتوون باسی کەمەندامانەکان هاتوون باسی فەرمانبەرانەکان هاتوون باسی کورتە باڵاکانەکەن واتە باسی هەموو ئەو خەڵکانە دەکەن ئەوەش بەڵگەی ئەوەیە کە ئەوان هەست بە ئێش و ئازاری خەڵکی تریش دەکەن و ئێمە ئاگاداریشین لێرە لەگەڵ ئەو بەرپرسانەی چێ بیانیەکان چه عراقیەکان کە دانیشتون چۆن داکۆچیان لە مافەکانی گەلی کوردستان کردووە بێگومان ئێمە لێرە چوەکو چاودێر بەسەر حکوومەتەوە چوەکو لە بواری یاسادانانەوە هەمیشە لەگەڵیان دەبین پشتیوانیان دەبین و دووبارە ئەڵێم زۆر بەخێر بێن و ئەوە بەڵگەی هەستکردن بە لێپرسراوەتی سەرشانیانە و بەڵگەی ئەوەیە کە خەڵکی کوردستان چین و توێژەکانی کوردستان نوێنەی ڕاستەقینەکەی خۆیان هەیە بەڕاستی ئەوانە نوێنەی ڕاستەقینەی کورتە باڵاکان و تەواوی کەمەندامانی کوردستان